بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إمام بخاري رحمة الله إليه بلا صحيحة كي فرموديك من بو جيرته كبراستي وفرموديه زور جرنجا بو جانجانا مروليتي أبجن وهول بدن كاري بيبكن أو فرموديش بريتيا لوي كرسول الله صلى الله عليه وسلم فرمي: نعمتان مغبون كثير الناس فيهما الصحة والفراغ. همان أو فرموديا لا مسند دارمية هاتوا بصحيحي أفرمي: إن الصحة والفراغ نعمتان من الله مغبون كثير الناس فيهما. أفرمي دو نعمة هيك الله جل جلاله رجان دويتي بسر عبدكانيا بلام زوري لعبدكان لأس أو دو نعمتها كمكريان هي أو دو نعمتش بريتين لا تندرستي جستا لقل دز بطالي لا مسندي دارمية لفظكي فرمي تندرستي جستا لقل دز بطاليا هبوني مجالو بابلين بيكاريا مشغول نبون بهيت شتيكوا أو دو نعمة للان الله وجل جلاله أرجين بسر بندكانا بلام زور يقل خلقي لآس أو دو نعمتها لو بريك مكريان. طبعا بله غبن كأفرمي مغبون فيهما كثير من الناس. غبن لزمان عربية هو النقص والضعف كمكري لك الله وازي، يعني كمكريان هيا لآست أو دو نعمتها نازان شون بهرمت بن لي يسودي لببين وضعفيش واتلاوازن لآست أو دو نعمتها بفيروي أدنو لدسيان دارت شو هيتش تيكي بيبر همنا أحيانا براستي أمرو تاكي كرد بقشتي بتايبتيش جنجكان أو دو نعمتها هي هر دو نعمتها كان بسر أرجين راهو بلام سيركي زور ضعيف ولاوازن لآستيا وزور بركا مكورين أو فراغي لقل أو تندروستي جستي أمرو گەنجەکان هەیانە گەنجانی مسلمان بەڕاستی هیچ جیلێک نەبووە لەسەر زەویە هەیبێ، هەم لە خواردنی باش و هەم لە میسراحەتی زۆر و هەم لە کاتی زۆر و هەم لە پێداویستی زۆر لە بەردەستە، بەڵام نە عیلمێکی پێ فێرە بن، نە هاریکاری یەکتری پێیەکەن، نە داهێنانێکی پێیەکەن، نە ئەتوانن خۆیان سەرفرازکەن لە دنیا و قیامەتە، نە ئەتوانن میلەت و گەلەکەشیان سەرفرازکەن لە دنیا و قیامەت. کە بەڕاستی صحة بريتيا لسلامتي عند مكاني جسته وفراغيش بريتيا لويكا مشغول نبي بهيج تيكو كبراسي تو كلاش صاغبو بيويستا بكاري بهيني أو جست صاغت بو بلند كردنوي كلمة الله بو بدس هناني قيامتي خوت وبهمان شيوا كدستي شد بطالبو بيويستا أو دس بطالية بقوزي توا بونس يكون ولا الله أو تاني الله جل جلاله أفرمي: واذكر اسم ربك وتبتل إليه تبتيلا. تو أقادار با الله لياد نكي بردوام الله لياد بي فرمانو قد غكاني لقل عظمته محبتي وتبتل إليه تبتيلا. مفسرون فرموني يعني كدس بطال بوي توبو أو كاربك هربكو شون لآتكي سورة انشراح شاء فرمي: فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب. أجر دس بطال بوي تشيبكا أجر دس بطال بوي تشيبكا فانصب دام زراو برا واستوب بورا زمن دي الله جل جلاله كاربك إلى ربك فارغب. هەندێک لە زانایان مانە فەرمون تەنانەت ئەگەر لە جیهاد لێ بوویتەوە دەست بەتاڵ بووی پشومە کە تۆر بەردەوام بە لە کارکردن بۆ الله جل جلاله. هەندێکیانە فەرمون لە کاروباری ڕۆتینی ژیانی خۆت هی ڕۆژانە لێ بوویتەوە تۆ دەست بەتاڵمە بە دیسان هەر کار بکە بۆ ڕەزامەندی الله جل جلاله. وێ بەڕاستی ئینسانی مسلمان کە جەستەی ساغ بوو بە هیچ شێوەیەک کاتی نییە بۆ بەفیڕۆدان. بەڕاستی ناگونجێت تۆ بڵێ من مسلمانم و کاتێکی زۆر بەفیڕۆ ئەدەم یاخود کاتم هەیە بۆ بەفیڕۆدان، نابێ بە هیچ شێوەیە، بەڵکو تۆ بێ و کاتانە هەر هەمووی بەکار بهێنی. سلمانی فارسی رضا ورحمتي الله إليه بفرمي الناس ثلاثة:
خەڵکی سێ جۆرن. رجل له ولا عليه، پیاوێکە ئەزانێ کاتە بەتاڵەکانی و تەندروستی و لەش ساغیەکەی چۆن بەکار بێنێ بۆ قیامەتی و بەرهێنانی تیاکە باڵانسی قیامەتی بەرزەکاتەوە. ورجل عليه ولا له، پیاوی دووەم کەسێکە کە لەسەری ئەکەوێ بۆ قیامەتی، هەموو کاتەکانی بەفی ڕۆیا بە لەه و لەعیب هیچ لە باڵانسی قیامەتی بەرز ناکاتەوە، ئەوە سزا ئەدرێ. ورجل ليس له ولا عليه، پیاوی سێم کەسێکە کە نە لە دنیا هیچی لەسەرە و نە لە قیامەتیشا هیچی بۆ هەیە، یعنی باڵانسەکەی یەکسانە وەکو خۆی ماوەتەوە. لێرەدام بەستی کەسێکە کە خەوتووە، ئەفەرمێەوە هو نائم، ئەو کەسێکە خەوتووە. بۆیە ئەگەر هات و دەست بەتاڵ بووی، گەر هات و دەست بەتاڵ بووی، هیچ شتێک نەهاو بە خەیاڵتا بیکەیت و هیچ شتێکت پێ نەکرا، شەیطان نەیهێشت تۆ بخەوە. خەوەکە باشترە بۆت لەوەی کە خۆت بیتە بەر تاوان. چونکە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێ ئەفەرمێ الفراغ، دەست بەتاڵی، ئەفەرمێ مەغفەلەة للرجال ومەغمەرەة للنساء، ئەفەرمێەوە دەست بەتاڵیە لە هەمان کاتە نەزانی و نەفامی و بێ ئاگاییە بۆ پیاوان و مەشغوڵ بوونیشە بۆ ئافرەتان بە شەهوەتەکانیانەوە. بۆیە بەڕاستی بخەویلەوە باشترە دەست بەتاڵبی. کوردەواری خۆشمانەڵێ شەڕ لە بەتاڵی باشترە، شەڕ لە بەتاڵی باشترە، یعنی شەڕ بکەی بۆ سەرخستنی دینەکەت یا شەڕ بکەی لەگەڵ نەفسی خۆتا بۆ پاکردنەوەی لەوە باشترە بە بەتاڵی دابنیشی و هیچ شتێنەکەی. وی بەڕاستی ئینسانە بێ ئاگادار بێ ئەو دوو نیعمەتە سوود لێ ببینێ. رسول الله صلى الله عليه وسلم لفرمودەیەکە فەرمێ پێنج شت هەیە بیقۆزەرەوە پێشەوەی پێنج شت ڕێگیر بێ. یەکەمیان حەیاتەکە قبلە مەوتێک، ژیانت و بەرهێنانی تیا بکە تا نەمردووی، چونکە کە مردی کردار نامێنێ و بەرهێنان نامێنێ. و شەبابەکە قبلە هەڕەمێک، گەنجیەکەت پێش پیری، چونکە بەڕاستی کە پیر بووی پشتێکە مایەوە، هەنگاوەکانێ بچووک بوویەوە، هێز و تواناییت کەمی کرد، چاوەکانت کز بوو، گوێت بە باشی نەیبیست، ئیتر ئەو وەختە ناتوانی وەکو جاران فێر ببی و عیبادەت بکەین. بۆیە تا گەنجی هەوڵ بدە فێر ببی و عیبادەت بکەی، بۆی لە پیریشە سووری لێ ببینی و بەهرەمەند بیلەی. پاشانە فەرمێ وەصحەتەکە قبلە سەقەمێک، تەندروستیت لەش ساغید بقۆزەرەوە پێشەوەی کە لەش ساغیەکەت دەدەست بدەی، نەخۆش بکەوی، تووشی ئێش و ئازار بی. چکە بەڕاستی کە نەخۆشکەوتی لە جێیاخ کەوتی ئەو وەختە قەدری لەش ساغیەکە دەزانی. ئەڵی خۆزگایە کارم تیاب کردە، خۆزگایە تیایە بجوڵامە، بەڵام تازە لە دەست دەرچووە، کار لە کار درازاوە. بۆ ئاگاداری خۆت بە. پاشان ڕسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ وەفەراغەکە قابلە شۆغلێک، دەست بەتاڵیت پێش مەشغوڵ بوونت، گەنجی ماڵ و منداڵت نییە، دەستت بەتاڵە، ئەتوانی فێربی، ئەتوانی کارکەی، ئەتوانی مستەقبلت بنیاندی، بجوڵە. دوایی کە مەشغوڵ بووی ماڵ و منداڵت هەبوو، ئەو وەختە هەڵەکێشی بۆ ڕۆژانی کە دەست بەتاڵ بووی بۆ کارتیان نەکرد بۆ ئەمڕۆ. پاشانە فەرمێ وغیناکە قبلە فەقرک، و دەوڵەمەنیت پێش فەقیر کەوتنت. ئێستا هەبوویت دەوڵەمەنی، ماڵ و سەرۆت و سامانت هەیە، کار بکە، کار بکە بۆ ڕەزامەندی ئەڵڵا جەلە جەلالوه، ببەخشە لە پێناوی ڕەزامەندی ئەوە، نەوەک دوایی کە فەقیر بکەوی باشە بۆ نەمبەخشی، باشە بۆچی کارم نەکرد بۆ قیامەتم، باشە بۆ ئەڵڵام لە خۆم ڕازی نەکرد، باشە ئەم ماڵم بۆ بەکار نەهێنا بۆ سەروەت و سامان و دەستکەوتی قیامەتم، وەختە هەڵەکێشی. وی بەڕاستی حەسەنی بەسریە فەرمێ لە گەنجی تا کار بکە بۆ پیریت، و فەرمێ لە لەش ساغی تا کار بکە بۆ نەخۆشیت، و لە ژیان تا کار بکە بۆ دوای مردنت، و لە دەست بەتاڵی تا کار بکە بۆ مەشغوڵ بوونت، و لە دەوڵەمەندی تا بەخشە بۆ فەقیر بوونت. ورسول الله صلى الله عليه وسلم لە فەرمودەیەکی ترا فەرمێ ئێوە بۆچی کار ناکەن، بۆچی ناجوڵێن، بۆچی هەوڵ نادەن، چاوەڕێن فەقیر بکەون، ئەو وەختە هەموو شتێکتان بیرچێتەوە بە خودی خۆشتانەوە لەبەر فەقیری، نەک ڕەزامەندی ئەڵڵا، یاخود چاوەڕێن دەوڵەمەندی بێ بە سەرتانە و ماڵ و سەرۆت و سامان ڕووتان تێبکاو،
ئەڵڵاتان لەبیر بچێتەوە و دەست بکەن بە مەعسیەت و خراپەکاری و تۆغیان ماڵەکەتان بۆ تووڕەبوونی ئەو بەکاربێن، یاخود چاوەڕێن نەخۆشیەک ڕووتان تێ بکات دروستیتان لێ بسێنێتەوە، ئیتر ساغ و سەلامت نەمێنن، نەتوانن کار بکەن و ئەڵڵا لە خۆتان ڕازی بکەن، یاخود پیری ڕووتان تێ بکە، پیری ڕووتان تێ بکەن دامەکانی جەستەتان لاواز ببێ، توانایی قدرەتتان کەم بکە، نەتوانن هیچ شتێ بکەن بۆ خۆتان و بۆ دینەکەتان و بۆ قیامەتتان، یاخود چاوەڕین مردم پێتان بگە، هێرش بکە بۆتان و لە ناوتان بەرێ، بەو شێوەیەش بگەڕێنەوە بۆ لای ئەڵڵا بەداهات و دەستکەوتێکی کەمەوە، یاخود چاوەڕێن دەجال دەرچێت و تووشی فیتنەکانی ببن، یاخود قیامەتان بەسەرا بێ و بگەڕێنەوە بۆ لای ئەڵڵا بە کەمترین کردارەوە و پلە بەرزەکانی بەهەش لە دەست بدەن. وێ بەڕاستی ئەی گەنجان ئاگادار بن و ئەی مسلمانان بەگشتی ئاگادار بن، ئەو دوو نیعمەتە هی ئەڵڵایە، ئەبێ شکریکەن نابێ کوفریکەن، ئەبێ شکری ئەڵڵای لەسەر بکەن تا زیادکە لەسەرتان و بەهرەمەند بن لێی، والحەمدولله رب العالمین.